شەکەتی دەرونی چییە؟ چۆن چارەسەرەکرێت کە ئاچی بۆ سەیران و هاتیتەوە شەو شەکەت بووی ماندوو بووی دەرونت نائارام بوو معنای وایە فەلسفەی سەیرانەکە و هەڵە بووە. ئێستا ئەمڕۆ هەمووی ئەمانە باسەکەین بە وردی و درشتی چۆن شەکەتی دەرونی لەسەر جەستەمان ڕەنگ ئەداتەوە، فشار و تەنگەژە دەرونیەکان چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین، چۆن وا بکەین شەکەت نەبین لە شەکەت نەبین خۆش منجاڵە شەتەکیش حاڵە شەکەت و شەتەکیش چۆن وا بکەین شەکەت نەبین، چۆن وا بکەین شەکەت نەبین، یعنی کە کەسێک شەکەت بێت بە جەستەیەوە دیار وایان پرسیارەتێک بکەین ئاری شەکەتی دەرونی و شەکەتی جەستەی چ جیاوازێکیان هەیە یان ئەگەر دەرونیەکەی جەستەی دروستەکە یان جەستەیەکەیە دەرونیەکە دروستەکە ئەمانە هەمووی پرسیارن دکتۆر نزار محەممەد ئەمین سپۆڕی نەخۆشە دەرونیەکان لەلامان میوانە ئەمڕۆ باسێکە من دکتۆرکیان فەرموویە خوا بەخێر خاڵتان باشە دکتۆرجان چاکن یاخوا بەخێر باشن خاڵتان باشە چاوەکەمی دکتۆر زۆر بەخێر لەگەڵ ئاریا لەسەر ڕۆژی هەین و ڕۆژەکانی تر ئاگام لێ شەکەت دیت شکر باشی نەشکۆرە من وەکو تۆم من حەز ناکەم جمعە مناڵەکان هەموو ڕۆن بەس من ناچم دوتەمنی ژێنێوان چونکە کە ئەگەڕێمەوە بزەبت لە کونەلوتم ێتە دەر منی ژوان بخۆ ڕێگاکە بەڵێ تەزە درەنگ هەستە آخر حەلی هەیە منەوە سێشتا وتم بەڵام حەلەکەی بڵم یەک درەنگ هەستن سۆ من دوێ لە درەنگ هەستاین بەس دکتۆر تۆ داوامە هەبێ بەیانەکەی سعادەی شەو هەستی سعادێکی شەو بگەیتە ماڵەوە توانی بە خەوێکی تەندروستە نەکەرەوەش ئێستا ئێوە ماشەڵڵا گەنجن ئیشەڵڵا هەروە ژەمێنن ئینسان کە گەورە بوو بەعزە پێویستی بایۆلۆجی هەیە ناتوانێت تا سەعادێکی دوانزە و یەکی شەو بمێنێتەوە لە دەرەوە ئەو شتانەی تیا هەیە باش دکتۆر بابێنە سەر باس و خواستەکەمانەوە خۆت باسێکە دوایی پێم خۆشە تۆزەک بێ بەسینەوە بە سەیران و گەشت و بۆچی سەیران و گەشتەکانی ئێمەکەینەوە شەکەتی مانێ وایە فەلسفەی سەیرانەکەمان بخۆی هەڵەیەکی تایە هەر بەڕاستی لە ڕووی زانستی دەرونی و شەکەتی دەرونی چییە؟ باش اینجا با لێرە دووشت جیاوازکەین وشەی شەکەتی لە زمانی کوردیە وشەیەکی ناسرا و بە تایبەتی لە منطقەی گەرمیان و خانەقین و ئەو شوێنانە شەکەت یعنی جەستەت ماندووە بێ ئەم بابەتەی کە ئەمڕۆ باسی ئەەکەین هەردووکێتی یعنی هەم شەکەتی جەستەیە هەم شەکەتی دەرونیشە لە عینی وەختا حاڵەتێک هەیە کەس جاران باسی نەکرد هەر هەبوو بەڵام باس نەکرا بەڵام لە ساڵی 1970ەوە یعنی هەفتاکانەوە دوو زانای گرنگ هەردووکیان لە ئەمریکا ئیشیانە کرد نە ئەم ئاگایلەوە بوو ناو ئاگایلەوە بوو یەکیان ناوی هەربرت فرۆیدنبەرگەر یەکیان ناوی کریستینە ماسلاش ئیشیان کرد لەسەر ئەم بابەتە ئەو کەسانەی کە پیشەکانیان بە شێوەی وارێک کە خزمەتی خەڵکی تیا هەیە خزمەتکردنی خەڵکی تیا هەیە بۆ نمونە ئەو کەسانەی کە لە تەواریەکان ئیشەکەن ئەو کەسانەی کە لە زۆر سەیرە لە کۆنتترۆلی فڕۆکەخانەکان ئیشەکەن یعنی ئەوانەی کۆنتترۆلی ئاسمان و شتەکان نەکەن تایە ئەو کەسانەی کە مەسەن وەرمونە پزیشکن ئەگەر بیرتان بێ هەنێک لە بڵێن نرس پەرستار و پزیشکەکان لە کاتی کۆڕۆنا جاری وا هەبوو 24 ساعات ئەمانەوە لە خەستەخانە بەبێ ئیسراحەت بەبێ پشوو بەبێ ئۆف بەبێ ئەو جۆرە خەڵکانە لە ئەنجامی ئیشکردنەکەیان ئەگەر بەردەوام بێت ماوەیەک تووشی شەکەتی ئەبن شەکەتی لە ئیشەکەیانە هی دووبارە بوونەوە نییە دکتۆر جگە لە مەلەلی ئیش بالضبط خۆی مەلەلی ئیشە ئەمە مەلەلی وشەیەکی عەرەبیە زمانەوە بۆ هەمووی تێ بە ئەوی ناوی بنێن شەکەتی بە حەقیقەت خۆی ناوە عەرەبیەکەی ناو ئەنگلیزیەکەی هینە بێرن ئاوت ناوە عەرەبیەکەی ناویان ناوە الاحتراق الوظیفی اینجا ئێمە با ناوی بنێن شەکەتی یا ناویێنین سووتانی پیشەیی ئەو کەسانەی کە ئیشەکانیان وایە بە تایبەتی ئەگەر پشوویتیانە بێ یعنی من وابزەم پرۆدیوسەرەکەتان بوو کە تەلەفۆنی بۆ کردم بۆ ئەم بابەتە پێم وتم کاکە ئێوە لە کاتی ڕووماڵە
جاری واهەیە مەسەرەن 40 ڕۆژ 50 ڕۆژ ڕەنگە نەڕۆنەوە ماڵەوە ڕەنگە ئیسراحەت نەکەن ڕەنگە مەجای ئۆفتان نەبێت ڕەنگە مەجای سەیرانتان نەبێت کەی سەبارستان کرد هەر ئیشەکەی ئەمە واد لێکات تووشی ئەم شەکەتێت ئەبیت نیشانەکانی چییە ئەم سێ زانایە کە باسییان کرد تەمانێکێکیان باسی لایەنە کلینیکەکەی کرد ئەویکیان باسی لایەنە ئەکادیمیەکەی کرد یەکەم شت واد لێ ماندوو ئەبیت یعنی هەم جەستت هەم دەروونت ماندوو ئەبێت کە کاتێ ئەو ئیشەکەی کە پێشتر هەمان ئیشرە کرد بەڵام هیچ هیلاک نەبووی پێی ماندوو نەبووی پێی دووهەم ئیتر واد لێ وەکو شتێک ناڵم ڕقت لە پیشەکە ئەبێ بەڵام حەز ناکەی ئەو ئیشە بکەی لەبەرەوەی ئەڵەی ئەم ئیشە وام لێکە ئیزعاجی کردوم بزەبت وای لێ کردوم شەکەتی کردوم لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئیتر توانای ئەنجامدانی ئیشەکەت وەکو جاران نامێنێ یعنی تۆ تواناکەت تیا هەیە کە حەزە بۆی نەما بە تەکی ئیتر ئەنجامی نادێت بۆیە ئەبینی لە ناو بەعزێ دکتۆرە دکتۆرێکی بەتوانایە ناسراوە هەموو شتێکی مەزبوطە بەڵام ئەبینی بەعزجارە تووڕە ئەبێ لە نەخۆشەکە بەعزێ جارێ مەسەرەن ئیزعاجە بێ تۆزە ڕفتاری ناشرین ئەنوێنێ تەوان دوو لە هەموو کەسێک ئەو قسانەکەم اینجا ئەمە لە ئەنجامی ئەم شەکەتیە ئەم حاڵەتە دروستە بێ تەشخیص کراوتیان ئەمە کۆنیشانەیە کۆنیشانە بە ئینگلیزی یعنی سیندرۆم بە عەرەبی پێڵێن متەلازیمە بە کوردی پێڵێن کۆنیشانە ئەم سێ شتە کە ڕوویە ئیتر ئەو کابرایە هەر کامێکیان لەم سێ شتەکە توایە ڕوویە ئەو کابرایە تووشی شەکەتی بووە و وەکوتم لە ساڵانی هەفتاکانەوە ئەم حاڵەتە تەشخیص کراوە خۆش لەوایە لەبەرەوەی شتێکی تازەیە لە سەرەتا خەڵک بڕوای نەیەکرد کە ئەمە حاڵەتێکە وەکو نەخۆشیەک وایە ئەو کەسانەی کە توێژینەوەی زانستیان لەسەری ئەکرد و توێژینەوەکانیان ئەنارد بۆ مەجەلە عالەمیەکان بۆ بڵاوکردنەوە مەجەلەکان گاڵتەیان پێکردنیان ئەمە چیە نادوتە بۆ ئێمە لە سەرەتا بەڵام ئێستا دەیان هزار توێژینەوە لەسەر ئەو بابەتەکە زۆر باشە دکتۆر جیاوازی نێوان کەسێک کە سترێسی هەبێ لەگەڵ کەسێک کە شەکەتی دەرونی هەبێت چ جیاوازیەکی یاخود سترێسەکەی ئەو باد بەرەو زەبت ئەوەیە خۆی کە سترێس یعنی چی شتێک بێت کە بە دڵی تۆ نەبێت ئەو سترێسە لە سەرەتا هەر چۆنێ بێ بەرامبەرەکەت یا خۆت ئەفۆن تەحملی ئەەکەی یعنی هەڵی ئەمەژی وەکو ئسفەنجێک وایە چۆن ئاوی تێکەی ئەیگرێ بەڵام کە سترێسەکە بەردەوام بوو و لە حەدی خۆی تێپەڕی ئیتر کەسەکە تووشی ئەم شەکەتیە بێ با لە بیرمان نەچێ ئەم حاڵەتە خەمۆکی نییە ئەم حاڵەتە دڵڕاوکێ نییە ئەوانش نەخۆشین و نەخۆشی جیاوازن و چەندین جار ئەلێرا باسمان کردوون لەم هۆڵا بەڵام ئەمە حاڵەتێکی ترە کە پێڵەن شەکەتی یان بەرناوتیان سووتانی پیشەواتە بە نەخۆشی دانان اینجا ئەوە بۆ چوونەکان جیاوازە لە بەعزێ شوێنە لە عالەما بە تایبەتی لە بەعزێ وڵاتە ئەوروپیەکانە ئەو کەسەی کە تووشی ئەو حاڵەتە ببێ تەشخیص ئەکرێ لەلایەن ئەو دەستگایی کە ئیشی تیاکە و ئۆفی ئەدرێتێ پشووی ئەدرێتێ ڕەنگە قەرەبوش بکرێتەوە بەڵام لە شوێنی ترا لەبەرەوەی شتەکە تازەیە پێڵێن کاکەمە چییە بۆ پرسیارم کرد ڕێک لەسەر بابەتێک بووم مزانم هەندێک نیشانەکان بۆی بیکەم بە پرسیار لە چەند سێر چەکەکەین ئەگەڕێمەدا هەندێک بابەتە بۆ قسەکانمان ئەڵێ تاکە چارەسەری شەکەتی یعنی ئەوەی کە بە پلەی یەک دەسی بۆ برێ ڕێزدانەوە تا پشودانە بە کەسەکە ئیتر پشووەکە بە گەشتێک بێت دوورکەوتنەوە بێت لە ئیشەکەی سوزانم گۆڕینی ئیشەکەی بێت گۆڕینی ژینگەی ئیشەکەی بێت ئەمانە هەمووی بەشەکن لە چارەسەری ئەم شەکەتیە دکتۆر با بڵێن ئەوانەی بەڕێز دووتێت چارەسەرن بەڵام تاکە چارەسەر من هەر نمونەیەک ئەڵێمەوە دەستگایەک هەیە ناوی ناڵێم لەم بەینا دوو جار مراجعەم کردن هەمومان مراجعە ئەو شوێنەکەین مەجبورین زۆر مەسەن ئەتوانم بڵێم 5-6 ساڵ یا 10 ساڵ لەمەوە پێش ڕۆشتوم بۆ هەمان دەستگا زۆر بە ڕێز و احترام و قسەیان لەگەڵ کردوم و لەبەرم هەستاون و ئەو پڕی ڕێز و احترام مامەڵیان کردووە لەگەڵ من و لەگەڵ خەڵکی تریشا لەم 2-3 ساڵەی ئەخیرە وردە وردە معلومە بێ شوێنەکەکێ بەس ناوی ناڵێم لەم 2-3 ساڵەی ئەخیرە لۆدێکی زۆر چووە سەریان ئیشەکەیان وایە لۆدێکی زۆریان چووە سەر ئەم جارە کە چوومەوە یەک دوو جار 2-3 ساڵ نەچووبووم نەڕێز نە احترام بە شێوەیەکی زۆر ناشرین وەکو چۆن یعنی دوژمنێک ئاوا هەڵسوکەوتیان لەگەڵا کرد کە نیشانەی شەکەتی کارمەندەکانە کە تەواو بوو ئیشەکەم
بۆیان نەکردم ئیشەکە بەس کە تەواو بوو وتم وەڵای من پێشنیازێکم هەیە من مدیرەکەتان نابینم بەس خوا بڕۆن بەلای مدیرەکەتان بڵێن کابرایەکی وا هاتووە ئەڵێ من پێشنیازەکەم هەر یەکێک لە ئێوە ساڵی 2 جار بینێرن بۆ ئەوروپا یا بۆ شوێنێکی کە لەسەر حسابی ئەو مؤسسەی کە ناوی ناڵێم ئەوان مەصرفی بکەن بۆ ئەوەی تۆزێک تازە ببنەوە بتوانن تۆزێک تعاملتان لەگەڵ خەڵکا باش بێت اینجا ئەو مؤسسەیە ئەو دامەزراوەیە هەموویان تووشی ئەم شەکەتیە بوون بۆیەوە هەڵسوکەوتەکە اینجا وەکوتم ئەوە تاکە چارەسەر نییە چارەسەری تر هەیە گەرویستان لە کۆتایە پێتانڵم چیە قسەی لەسەرەکەین دکتۆر بەڵام چ کاتێک کەسێک پێویستی بەوەیە کە ڕاوێژ لەگەڵ کەسێکی پسپۆڕ بکات بۆ وەرگرتنی چارەسەر لە بەتایبەتی لەسەر شەکەتی دەرونی لە چ کاتێک ئایتر ئەمە گرنگە کە کەسەکە بڕوات مشورێکی خۆی بخوات وەکو هەموو نەخۆشە دەرونیەکانی تر یا وەکو هەموو با بڵێن حاڵەتە دەرونیەکانی تر کاتێک کە ئەم حاڵەتە گەیشتە ئەوەی تۆ نەتوانی ئیشەکەت بەڕێک و پێکی بکەیت هەروەها نەتوانی حەقی خۆی بدەیتێ و بوو بە هۆکارێک کە تۆ ئیتر ڕەنگە کاردانەوەیەکی خراپ لە بەرامبەرەکەت بەرامبەر بە تۆ بکرێ چونکە تۆ ئیشەکەت بە ناشرینی ئەەکەی ئێستا ئەوە لەو حاڵەتە ئەو کەسە پێویستی بە ڕاوێژە اینجا جەنابەت زۆر جوان وشەکەت وت ئیتر ئایا بە قەسد بوو بێ بە بێ قەسد ڕاوێژ چونکە ئەمە شەرت نییە بچێ بۆ لای دکتۆری دەرونی کە باسی چارەسەرەکانەکەین شەرت نییە ینی مەرج نییە دکتۆرێکی دەرونی بیکە بەڵام زیاتر ئێمە دەرکی پێ ئەەکەین لەبەرەوەی ئیشەکەمان وایە دکتۆر شەکەتی دەرونی مناڵ تووشێ بێ هەموو کەسە بۆیە ببوورە پێشتە بڕم زۆر جارەڵەن بیرکردنەوەی زۆر لە بابەتەکە بیرکردنەوەی زۆر من ئەمیشەم ناخۆشە بیرکردنەوەی زۆر من لە سۆشیال میدیایە چکە شتێکشم لەسەرەوە خوێندووەڵە ماسکی سۆشیال میدیاش زۆر جارم شەکەتیە دروستەکات کە ناتوانم ئەو ماسکی کە خۆمەمەوەی پیشانی دەرەوەی خۆمی بم پیشانی هاوڕەکانی بم بیرکردنەوەی زۆر کەسی ئاقلانی آخر زۆر بیرەکاتەوە نییە خۆ مناڵ زۆر جار بیرەکاتەوە بەڵام ڕەنگە پێی بە هەموو شتەکانی نەبات ینی بە جۆر لە جۆرەکان نەتوانە بیر لە ئەو شەکەتی خۆی بکاتەوە ئێمە زۆر جار لەگەڵ لانەیە لە ماڵەوە بناقەشەی شتێکماناڵم لێی گەڕێبا مناڵانە ئەمەە بجوڵێن شەو شەکەت بێ بە شەکەتی بنوێت چکە چێتە خەوی قوڵەوە هەندێک شەکەتیش سوودی هەیە دوای باسێکی بکەیت باشە بۆ مناڵ تووشێ بێ دووشتی جیاوازە ئێمە باسی شتێک ئەەکەین کە لە ئەنجامی پیشە لە پیشە ئێمە مناڵ نابێ پیشەی هەبێت یعنی ئێمە بەعکس ئێمە دژی ئەوەین کە مناڵ ئیش بکە ئەگەر مناڵ ئیشی کرد بەڵێ تووشە بێ بەڵام ئێمە نامانوێ خەڵک هاان بدەین بۆ ئەوەی مناڵ حەقا لەگەڵ ئەوا بین کە مناڵ هەر پیشەی نەبێ بۆیە زیاتر ئەمە لەو کەسانە لە پیشەوەرەکانە لە مۆزەفەکانە جا وەکو وتم کارمەندی مەتار نرس یعنی بەرزتار دکتۆر ئەستان لەم ئەخیرە دوو پیشە هەیە کە جاران تووشی نەبوون زۆر زۆر تەرکیزی لەسەر کراوە بەلاتانەوە سەیرە یەکێکیان ئەوانەی ئیشی کشتتوکاڵەکەن فەلاح لەبەرەوەی کشتتوکاڵ بە درێژایی بڵێن ڕۆژ ئیشەکە دواییش وەتەبان چەند مانگێک لەسەریەک یا چەند ڕۆژێک لەسەرێک ئیشەکە دوایش لە ناکاوە مەسەلەن ئەگاتە بەرهەم و بارانێک تێکی یان ئاگرێک تێکی ئەمە تووشی شەکەتیت ئەکا هەروەها ئەوانەی باگویان لێم بێ ئەوانەی کە ئیشی ئایتی ئەەکەن ئەوانەی ئیشی کۆمپیوتەر و ئەم شتانە ئەەکەن بە تایبەتی ئەوەی کە پێویستی بە تەکنۆلۆژی هەبێ ئەبینی خۆی هیلاکەکە چەند ڕۆژێک تاکو و ئەپێکە دۆزێتەوە شتێکە دۆزێتەوە لە ناکاوە یەکشتی تازەی تر پیا ئەبێ ئەپێکی تازەتر پیا بێ چەندێک خۆی هیلا کردووە تا ئەم ئیشەی کردووە ئەم شتەی دیزاین کردووە بەڵام لە ناکاوە یەکێکی کرد لە چینەوە لە شوێنێکەوە سفر دەکاتەوە شتێکی کە دروستەکە ئەم جۆرە خەڵکانە ئەم جۆرە پیشانە زیاتر ئێستا معەڕەزن طبعاً جگە لەوەی کەوتم ئەو دکتۆرانەش بە تایبەتی ئەو کەسانەی کە اینجا ئەمە چەند ساڵی ئەخیرە لەگەڵ ئەم گۆڕانکاریە اقتصادیانەی یا بڵێن ئابوووریانەی کە ڕوویدا لە هەموو عالەما هەموو مؤسسەکان ڕەنگە بە ئێوەیشەوە مەجبور بوون ژمارەی کارمەندەکانیان کەم بکەنەوە مەجبور بوون با بڵێن سعاتی ئیشکردنەکانیان درێژتر بکەن بە خەڵکێکی کەمتر با ئەوەش بڵێم توێژینەوەی کرا
کچەکەم کردی کە مامۆستایە لە زانکۆ لەسەر مامۆستایانی زانکۆکانی کوردستان تقریبان 5-6 ساڵ لەمەوە پێش ئەوە بابەتی ماستەرەکەی بوو ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی زانکۆکانی کوردستان لە کاتی کۆرۆنا کرا ئەو توێژینەوەیە چونکە معاشیان نەبوو کارێکی زۆریان نەکرد پشویان نەبوو و ئیسراحەتیشیان نەبوو بەڵام هەروەها حتا پێزانینیشیان نەبوو ژمارەیەکی زۆریان دەرکەوت کە تووشی ئەم حاڵەتە بوون حاڵەتی ئەم شەکەتیە لە ئەنجامی ئەو بارودۆخەی کەوتم سعاتەکانی درێژ هینی ئیشکردن بێ پشوو ئەمە بێ پێزانین بێ ئەوەی کە حسابێکیان بۆ بکرێ و معاشیش نەبوو ئەو کاتە الحەمدولیلا معاش هەیە ئەمانە هەمووی هۆکارن هەمووی ئەو سترێسانەی کە لانەخان باسی کرد زۆر ئەبێ لەسەر کەسەکە هەمان ئیشە هەمان پیشەیە پێشتر ئەیکرد هیچ پێوەی دیار نەبوو بەڵام ئێستا وەکو جاران ئیشەکەی ناکات لەبەرەوەی تووشی ئەم حاڵەتە بێ ئیشەکەش لەواتی هەر شەکەتەکە بۆ پیاوانێ دکتۆر هەڵێ بەخۆ ئەوەنە دانیشتم لە ماڵەوە شەکەت بوو خۆدانیش ئەسلاحەتی کە دۆوایە لە کۆرۆنا ڕەنگە هەر زۆر طبعاً یەکێک لە نیشانەکانی ئەم شەکەتیە دەرونی ئەوەیە کە تووشی شەکەتی جەستەییش یعنی حتا هۆرمۆنی کۆرتیزۆل بەرزە بێتەوە چەندین نیشانە دروستە بێ لە ناو جەستەی ئینسانە لە ئەنجامی ئەم شەکەتیە دەرونی زۆر باشە دکتۆر زۆر کات ئەبینین خانمانی دووگیان لە قۆناغی دووگیانیان تووشی خەمۆکیە بن یان لە دوای لەدایکبوونی کۆرپەکان تووشی خەمۆکیە بن ئەی ئەم شەکەتی دەرونیە لە لای خانمی دووگیان چۆنە بۆ ئەگەر تووشی شەکەتی دەرونی بێت هیچ کاریگەریەکی نەرێنیە بێ لەسەر کۆرپەکەیسکی ئەوە زۆر جیاوازە ئەگەر پێتان خۆش بوو لە پاشە ڕۆژێکی نزیکە ئیشەڵڵا ئەوە ئەتوانین بە 3-4 ئەڵقە باسی بکەین ئەوە پەیوەندی بە بابەتەوە نییە ژنی دووگیان تووشی ئەم شەکەتی دەرونی ئەمە شەکەتی دەرونی نییە ئەمە ژنی دووگیان خەمۆکیە لە ئەنجامی گۆڕانکاری هۆرمۆنەکان لە ناو لەشیا یعنی هەموو خانمان کە دووگیانە بن ئەو هۆرمۆنانەی لە ناو لەشیانایە گۆڕانکاری تیا دروستە بێ جیاوازە بێت لە ئاستی ئەم هۆرمۆنانە کاتێک کە دووگیان نەبوون هەمان هۆرمۆنە بەڵام دووگیان نەبوون نەوعێکە کە دووگیانە بن نەوعێکی کە ئەبێ ئەم گۆڕانکاریانە ئەبێ بە هۆکاری ئەوەی خانمان تووشی حاڵەتی خەمۆکی ببن لە کاتی دووگیانیە و پاش مناڵبوون وەکوتم ئەمە دوای ئەتوانم هەر یەکە نیو سەعات قسەتان بۆ بکەم لەسەری 3-4 جۆر گۆڕانکاری دەرونی لە ناویانە دروستە بێ هیچیان پەیوەندی بە شەکەتێکەوە نییە شەکەتیە جەستەیەکە دروستە بێ خانم کە مناڵەکەی ئەبێت جەنابتان نەزانن شەو هەتا بەیانی یا هەڵەسێ مەمکە بە مناڵەکە یا هەڵەسێ ئەگەر مێردەکەی لەو نوعانە بێ کە گوێی نهاتێ هەڵەسێ مەجبورە بێ ئەویش شیر بدا بە مناڵەکەی بەڵام ئەگەر یەکێک هەبێ یارمەتی با کەمتر ئەمە بابەتێکی زۆر جیاوازە و ئەگەر حەسان لێ بوو بە 3-4 ئەڵقە بۆتان باسە دکتۆر نزار خەتەرترین شەکەتی دەرونی چییە؟ یعنی ئەڵێن ئەوەیە کە تەواو بێهیوابی لە چارەسەر ڕاستە؟ بەڵێ دەسەڵگری بەڵێ خۆی کاتێک کە ئەم شەکەتیە دەرونیە بەردەوامە بێت ڕەنگە ئیتر مرۆڤەکە تووشی حاڵەتی خەمۆکی ببێت کە تووشی حاڵەتی خەمۆکیش بوو 3 شت هەیە ئەگەر لە ناو ئەو کەسانەی خەمۆکیان هەبوو یان دەستنیشان کران بە خەمۆکی ئەگەر یەکێک لەم 3 شتەیان تیا بوو ئەوە ئیتر مەترسیەکی زۆری هەیە کە کەسەکە خۆی لە ناو بەرێت یەکەم بێهیوایی تێگەی ئەمە یەک دووهەم کە گەیشتە ئەوەی مرۆڤەکە کە تووشی ئەم حاڵەتە ببێ هەستەکە کە ئیتر کەس نییە بتوانێت یارمەتی بە هەرچەنە هەموو کەسێک ئەتوانێت یارمەتی بە بەس ئەو هەستێکی تیا دروستە بێ بەخوا من تازە کەسی ناتوانێت یارمەتیم بە سێهەمیان داوای لێبردنە کە موشەکە بە کوردی جنێوە بەڵام بە حقیقەت خۆی بە مەبەستی جنێو نییە هەست بە بێنرخیەکەی تۆ ئەگەر جنێوە بێ دوو لە ڕووی هەموو کەسێک ئەڵێ بێ نرخ بێ قیمەت هەست بە بێقیمەتی خۆت ئەەکەی کە یەکێک لەم 3 شتانە دروست بوو لە ناو یەکێک کە حاڵەتی خەمۆکی هەبوو ئەوە زۆر مەترسی ئەوەی تیا هەیە کە خۆی لە ناو بەرێ و
تووشی خۆکوشتنیش زۆر باشە دکتۆر ئەو کەسانێک کە تووشی شەکەتی دەرونیە بن ڕەنگە زۆر کات لە زۆرێک لە گرفتە دەرونیەکانە کەسەکە خۆی دانی پیانەنێت کە تووشی گرفتێکی دەرونی بووە یان کە ڕاوێژ لەگەڵ کەسانی وەکو بەڕێستاناکە بۆ وەرگرتنی چارەسەر نەزانێت حاڵەتەکەی چی و چۆن وەسفیکە ئەی کەسانی شەکەتی دەرونی چۆنن بۆ نمونە ئەمان خۆیان هەست بەواکەن و تا چەند ئاسانتریشە چارەسەرەکان ئەمان لە چاو کەسانی ترە دەستت خۆش بێ بۆ ئەو پرسیارە بەنگلیزی ئەڵێن $1 million question یعنی ئەم سوالە بە $1 ملیۆن بەعزێکی خۆی هەستی پێەکە خۆی ئەڵێ من وام لێهات وام لێت بەڵام بەعزێکی تری خۆی هەستی پێ ناکە ئیسە من ئەو شوێنەی کە باسم کرد وەکو نمونە هێنامەوە مؤسسەیەکە یعنی کەسیان حەز ناکەن هەڵس و کەوتیان وابێ لەگەڵ خەڵکە حەز ناکەن خەڵک ڕخنیان لێ بگرێ حەز ناکەن دڵی خەڵک عاجزکەن بەڵام بە حەقیقەت وایان کردووە لەبەرەوە خۆیان هەستی پێ ناکەن بەڵام ئەو کەسەی کە ئەچێ بۆ لایەن یعنی بۆ نمونە دکتۆرێک کە بە تایبەتی ئەمە زیاتر دکتۆرە گەنجە مقیمەکان تووشیانە بێم حاڵەتە یان ئەو بڵێن کارمەندەکانی تەندروستی بۆ لە گەنجەکانە زۆر چونکە دکتۆری من وەکو کە کاتێکە گەنج بووم تەسادوفی کردووە 72 سعات نەنووسوم هەر ئیشم کردووە کە دکتۆری مقیم بووم عینەن شت کارمەندێکی تەندروستی لە ظروفێکی تایبەتە ظروفی جەنگ ظروفی وەکو کۆرۆنا ظروفی تایبەتۆمانە تۆ مەجبورە بی ئەو کارمەندە ئیش پێەکەی بە بەردەوامی ناینەریتەوە بۆ ماڵەوە ئیسراحەت ناکە لە ئەنجامی ئەمە ئیتر ئەبینی ڕەفتاری ناشرین ئەنوێنێ ڕەفتار ناشرینەکە چییە مەسەن ئیشەکەی خۆی بە جوانی ناکە تەقسیر ئەکا هەڵەی پزیشکی لە ژێردەسی دروستە بێ باشم بەس لە ئیشەکەیەوە دکتۆریان لە ژیانی ڕۆژانەش یا کاریگەریە بێ لەسەری ئێمە وەکوتم من ئەم بابەتەی کە باسی ئەەکەین تایبەتە بەکار تایبەتە بە ئیش طبیعی ئەمە کە چووە ماڵەوەیش ئەگەر لە ماڵەوەی ژنەکەی پێی بکە یا مێردەکەی لی تێنەگا بێگومان ئیتر ئەنواعی هەڵسوکەوتی ناشرینیە بێ لە ماڵەوە بەڵێ ئەوەشی تیا هەیە دکتۆر بابەتێکم لە بەردەسایە پێگەی mental health of ئەمریکا بڵاوی کردوتەوە mental health of ئەمریکا ئەڵێ هەندێک خاڵی بچووکەیە کە بۆی لە شەکەتی دەرونی ڕزگارت بێ بە تایبەتی کەسێک هەموو ڕۆژێک کارەکەی دووبارەیە هەڵ بۆنمە هەوڵ بە هەناسی قوڵ هەناسی قوڵ ڕەنگە یارمەتی دەربێ ئەمە شتە بچووکەکانی وتووە لە خوارەوە باسیەوەی کردو وتی ئەگەر ئەمانە نەبوو اینجا ڕاوێش بکە بە کەسی پرۆفیشناڵ و زۆر بابەتی تری باس کردووە سەردانی پزیشکی دەرونی بکە خۆتان ئاسا ئەمانە بەڵام سێ شتی باس کردووە حەزەکەم قسەیەکی تۆی لەسەر بێت باشە توێتی هەناسەیەکی قوڵ بە تایبەتی ئەو کاتانی کە هەستەکەی چینت بۆ هێنێ ئایا شەکەتی مەوجە پرسیارەکە یعنی ئەو نەینووسە بەس من یەکەم بە پرسیار شەپۆلە ینی لە پڕێکا بۆم بێت و لە پڕێکە تۆزێک بیرم بچێتەوە یان شتێکی تر مەشغوڵم کە ئەڵە بەڵگەش بۆمە بچۆ قاپشۆ چوزانم بڕۆ خۆم مەشتێکەوە مەشغوڵ کە ئەمە خاڵی یەکەم خاڵی دۆمەڵێ پێشەوەی بچیتە دابەسی لە ئۆتۆمبیل یەک دوو دەقەیەک هەناسێکی قۆڵم ژۆ لەگەڵ خۆتا تۆزێ خۆت خاوکەرەوە خاڵی سێمەڵێ 30 چرکە پێشوی بچیتە نێو جێگا ئەم چی پێڵەن دکتۆرەمە خۆکێشانەوە ئەڵ خۆت بکێشەرەوە ئەمانە کۆمەڵێک شتن ڕەنگە ئێستا من ئاوا باسیەکەم کەسانێک بڵە کوڕەوەمانە کەیشتن بەڵام ئایا لە ڕووی زانستی دەرونیەوە کاریگەری هەیە ئەم بابەت هاتینە سەر چارەسەری هاتینە سەر چارەسەر ئەمە بۆ هەموو شتێکی دەرونی باشە ئەمەی کە جەنابەت باست کرد بۆ ئەمەش باشە بەڵام ئەمەی ئێمە باسی ئەەکەین هین نییە شەپۆلێک بۆت بێ و بڕوا شەپۆل نییە نەخێر شەپۆل نییە بەڵام یعنی ئەمە یەکێکە لە چارەسەرەکان شتێکی تاوڵەی باشە ئەوەی بەڕێزت باسی ئەەکەی ئەسەن ئەوە ئیستا لە زۆربەی حاڵەتەکانە باسەکرێ هەندێک دامەزراوە هەیە بە تایبەتی معمەل و ئەو دائیرە گەورەکان بەیانیان کارمەندەکانیان هەموو کۆکەن و ئەمەیان پێکەن کە بەڕێزت باسیەکەی عینەن شێت تۆش هەر کەسێک لە ئێمە کە تووشی سترسێک بوو ئیتر هیچی پێ نەکرا بەرامبەری ئەبێ ئەو شتانە بکات کە بەڕێزت باست کرد بهناسی یعنی بۆ نمونە ئەچی بۆ شوێنێک لێ ئەترسیت هەناسێکی قوڵە چی مقابلەیەکەکەی هەتوێ لە شوێنێکا وەربگیرەی یا توێ سەرکەوی لە ئیشەکە تا با بڵێن ئیشەکەی
بکەیت بەرز ببیتەوە لە ئاستەکەتە ئەبێ هەناسەیەکی زۆر قوڵوەر بگری ئەبێ چەند جارێک ئەوە بکەی هەناسەکە لە ناو سنگتە هەڵگری دوایی بەریێت ئەمانە هەمووی وەکو خاود ئەکاتەوە ئەمە تەمارینی خاوکردنەوەیە کە یارمەتی دەرە بۆ شتە باسی ئەوە بکەین چی بکەین ئەگەر مؤسسەیەک کارمەندەکانی تووشی ئەم حاڵەتە بوون چەندە گرنگە بەڕێوەبەر و کارگێڕەکان تێبگەنەوەی کە ئەم کارمەندە حاڵەتە دەرونی بەسەر بالضبط اینجا بەعزێ جارێ لە یەک کارمەند زیاتر توش ئەبن ئەم حاڵەتە اینجا لەبەرەوە ئەبینی مؤسسەکە ئیتر ئینتاجی نامێنێ دوور لەم شوێنە ئەگەر کارمەندەکانی تووشی ئەم شەکەتیە بوون کورسات ئاوا بریقەدار و بەبەرهەم و ماڵی هەمووان نابێت لەو حاڵەتە نا ئەو کەسەی یەکێکی وەکو من کەم با بڵێن ئەبینم هەڵسوکەوتەکە دوور لە ئێوە ناشینە لەگەڵما بینەری خۆشەویستیش کە سەیری بەرهەمەکانتانەکە بینێ وەکو جاران نییە بۆیە سەرۆکی دەستگاکە ئەوانەی کە دەستگاکە بەڕێوە بە ئەبێت درک بەوە بکەن بالمناسبە سەرۆکی دەستگاکە خۆشی لە هەموو کەسێک زیاتر معڕەزە بۆ شەکەتی چکە عادەتەن سەرۆکی دڵسۆز لە هەموو کەسێک زیاتر ئیشەکە اینجا یەکێک لە هۆکارەکانی شەکەتی بۆ سەرۆکی دەستگاکان پێڵێن مایکرۆمانجمنت یعنی چی مایکرۆمانجمنت یعنی ئەو سەرۆکەی کە هەموو ئیشێکی دەستگاکە دەستی خاتە ناوی یعنی ئەچێتە ناو هەموو شتێکەوە کە خۆی نابێوابێ ئەبێ بیا بە یاریدەرەکانی ئەبێ بیا بە سەرۆک بەشەکان ئەوان ئیشەکە بڵێن سەرپەرشتی ئیشەکە بکەن و بۆی بێنەوە وەکو فیدباکێک بۆی بێنەوە ئەوە لەو حاڵەتە خۆی توش نابێ بەڵام کارمەندەکان ئەگەر زەختیان زۆر لەسەر بوو ئەبێ تۆ ناوبەناو پشوویەکیان بیتێ ئەبێ ناوبەناو مەجالیان بیتێ با بڵێن هاندان ئینسنتیڤز ینی ئەو هاندانە ئیتر بە ئافرینێک بێ بە پارە بێ بە ئۆف بێ بە هەرچی شتێک بێ هەروەها خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە هەستی کۆی هەبێت لە ناو ئەو مؤسسەیە ئەو دامەزراوەیە یعنی هەموو کەسێک کە ئیشەکا لەو دامەزراوەیە بە دکتۆرە بە نێرسە کەسێکە ئەبێ وتەی خۆی هەبێ ئەبێ قسەی خۆی هەبێ یعنی تێبینیەکت هەیە لەسەر ئەم پەنجەرەیە لەسەر ئەو نافورەیە ئەو فوارەیە ئەتەوێت تێبینیەکەت بڵێ ئەگەر دەستگاکە گوێی لێگرتی ئەوە معنایەوەیە تۆ قسەت وەرگیراوە ئەو شەکەتیەت کەمترە اینجا هەروەها ئەبێ یعنی پێزانین هەبێ سپاس و پێزانین نەبێ بۆ ئەو کەسانە کە ئیشەکە و هەروەها من بەعزە کەس هەیە بۆ لام سەرۆکی دەستگاکەی پێی نازانێت کە وای لێ هاتووە پێڵم کاکە تۆ لە حەوت ڕۆژەکە نیو ڕۆژی ئۆف وەرگرە ئۆفی کامل ئیتر هیچ مەکە مۆبایلەکەت بگژێنەرەوە لە ئیشوکار دوورکەوەرەوە لە معاملە و شتیوا دوورکەوەرەوە تەنها ئەو شتانە بکە کە حەزت لێتی کە خولیایەتە یعنی هیوایەتەکانت چییە حەزت لێ ئەو شتانە بکە بەم شێوەیە سترێس کەمە بێتەوە لەسەر کارمەندەکان و ئەو دامەزراوەیە ئەو دائیرەیە با بڵێن بەرهەمی زیاتر ئەبێ و کارەکانیان جوانتر ئەبێ و زۆر جاریش ئەمە پێویستی بە دکتۆری دەرونی نییە بەس پێویستی بە کاونسلەرێک هەیە یعنی یەکێک هەبێت کە ڕاوێژکار بێت بتوانێت ڕاوێژکاری بکا بۆ ئەو دامەزراوەیە هەرچیەک بێت ئیتر معاملە دائیرەیەکی گەورەیە وەزارەت هەرچیەک بێت زۆر باشە دکتۆرە گەرم شەکەتی دەرونیە بۆ منە چارەسەر نەکرێت یاخود ڕاوێژ لەگەڵ کەسانی پسپۆڕان نەکرێت ئەگەر ئێوەی هێلی بێ بە نەخۆشیەکی قورستری دەرونی وەکوتم بڵێ ئەگەر بەردەوام بێت وە کەسەکە هەر لەو حاڵەتا بێت لەو حاڵەتا بێت احتیمالە ئیتر تووشی ڕاوێژکار تووشی قەلەقی ببێت کە شپرزەیە یان تووشی پانک ببێت یان ئەگەر هەر زۆر بەردەوام بێت ڕەنگە لە ئەخیرا تووشی خەمۆکیش ببێت لەو حاڵەتە با ئەو پرسیارەی ئاوکارم ڕەناسیش دەرهێنەرەکەمان بیر نەچێت تی ئەڵە لەو پەڕی قەلەقی مابم لەو پەڕی بێتاقەتی مابم یا هەستکەم بە مەلەلی ئیشەکەم لە چوونێکم بۆ بازار بەڵێ حەلمەکە بەڵێ یا گوێگرتن لە مۆسیقا بەڵێ مردی پوریەکەمە بسڵاو ڕێزم بۆ هەیە زۆر جار ئەمن و بنێم باس کردووە لە بەرنامەکەیە ئەیوت من بەیانیان کە هەڵەسم لە خەو بە گۆرانی سەریع جۆگرمی ئەو ڕۆژە تا ئێوارە مودم باشە جەوم باشە ئەگەر خاوی گۆرانێکی خاویش لێبەم خاو ڕۆژە تا ئێوارە ئەستەکەم خۆشم خاو
خۆمە لە ڕێگە لە ڕووی دەرونیەوە ڕاستی فەوانێ دکتۆر ئەوە من گشتگیری قسە بکەم بە پێی جۆری کەسەکەیە باگراوندی کەسەکەیە یعنی کەسێک هەیە تۆ پێڵەی کاکەجان گوێ لە گۆرانیەک بگرە ئیسراحەتەکەی کەسێکی تر هەیە پێڵی کاکە دەستنوێژ بگرە و دوو ڕکعات نوێژکە ئیسراحەتی پێەکەی کەسێکی تر هەیە پێڵێن دووسێ ئاەتی قورئان بخوێنە ئیسراحەتی پێ کەسێکیش هەیە ئەڵێ کاکە هەڵپەڕە ئیسراحەتی پێەکەی چکە هەر کەسە و خولیایەکی هەیە اینجا من ئەگەر بیرتان بێ لە ناو قسەکانمە ئەگەر لێ بێتەوە گوێ لێگری کاتی کە ئیسراحەتەکە ئەەکەی تۆ ئەو شتانەی کەوتم واز لە هەموو شتێک بێنە لە ئیش و هەموو شتێک ئەو شتانەی کە خۆت حەزت لێیە ئیسراحەتی پێەکەی ئەو شتانە بکە ئیتر گەشتە هەڵپەڕینە گۆرانیە مۆسیقایە جاران زوو یعنی بزانە ئیعلامی کۆن چەند مهم بوو وەختی خۆی کە سەتەلایت و شت نەبوو تەنها ئیزاعە هەبوو یا تەنها تەلەڤیزیۆنێک هەبوو بەیانیان گۆرانی فەیروزیان لێ لەو رادیۆ طبعاً هەموو کەسێک مەجبور بوو گوێ لە گۆرانەکانی فەیروز کە هەرەوە هەبوو وەڵاهی من بیە تەبیرم کە مقیم بووم باسی مقیمیم کرد شەو تا بەیانی نەخەوتین ئیسراحەتمان نەکرد سەعاتێ 2 سەعات ئەنووسین بەیانی چاومانە کردەوە لە ناو قاوشی خەستەخانەکە گۆرانی فەیروز لێ ئەدرا لە ناو هۆڵەکانە یەک ئیسراحەتیەک ئەهات بە مێشکمانە تەڵان با بڵێن لە ناو کوردیە عەدنان کەریم بۆ نمونە کە جەنابەت باسی خاوت کرد هیوا هەیە حەزی لەم شتانەی وا حەزی لە مۆسیقای کلاسیکیە اینجا هەر یەکێک لە ئێمە حەز و خولیاکەی چییە کاتێک کە لەژێر سترێس ئابێ لەژێر ماندووبوون ئابێ ئەو شتە بکەم وە چوون بۆ بازاڕیش یەکێکە لەوان بۆ ئافرەت لە هەمووی خۆشتر بەستۆزە مەسرەفەکەی زۆرە چوون بۆ بازار بۆ شۆپینگ یان بۆ شت کڕی دکتۆر نابێت بە سەیریگاوە دەستە خۆش زۆر سپاس با خۆشی سارێ